لەگەڵ دکتۆر حەیدەر حەمید ئەکادمیست و شرۆڤەکاری سیاسی لە بەغدا و میوانی کوردستان 24 قسە دەکەم. دکتۆر زۆر بەخێر بیت بۆ کوردستان 24. ئەمڕۆ هەواڵێک میدیاکانی تەنی و ئەویش پیسبوونی هەوای بەغدایە. بۆچی عێراق ناتوانێت ڕوبڕۆی گۆڕانی کەش و هەوا ببێتەوە لە کاتێکدا بودجەیەکی زۆریشی لەبەردەستە و کێشەی دارایی نییە؟ زۆر سپاس بۆ میوانداریکردنم، سپاس بۆ جەنابت و سپاس بۆ هەموو بینەرانی کوردستان 24ش. لە ڕاستیدا ئەو دۆخی کە عێراق تایدا دەژیت مەبەستم ژینگەکەیەتی ئاڵنگاری گەورەی لەبەردەستدایە سەرباری ئەو بودجە زۆرانی کە تایبەت بە ژینگە خەرجکراون لە ساڵی 2023 تاوەکو ئێستا کێشەکان چارەسەر نەبوون. وڵاتەکەمان کێشەی زۆر هەیە بە تایبەتی لە ناوەڕاست و باشوور. ئەمەش کۆمەڵک هۆکارگەلی لە پشتەوەیە کە گەورەترینیان ئەوەیە کە دەستەبژێری سیاسی کە سەرپەرشتی وڵاتیان کردووە لە 2023ەوە لەسەر بنەمای چەسپاندنی دەسەڵاتی خۆیان کاریان کردووە. هەرگیز دیدگایان نەبووە بۆ بنیادنانی دەوڵەتێکی بەهێز، هەروها کاریان کردووە بۆ پشتگوێ خستنی ئەوانی دیکە هەوڵیان داوە پێگەی خۆیان بەهێز بکەن، هەوڵیان داوەکە دەسەڵاتی خۆیان فراوان کەن لە بەرامبەر چیدا، لە بەرامبەر وێرانبوونی ژینگەی عێراقدا. لەلایەکی دیکەوە دەستەبژێری سیاسی شیعە خۆیان وەکو نوێنەری سیاسی شیعەت دەبینن، لە کاتێکدا ئەمە ڕاست نییە. ئەوان تەنها نوێنەراتی خۆیان دەکەن، هەروها سەرنجیان لەسەر نازنامەیە. لەسەر چی؟ ئەوان نازنامە بەهێز دەکەن لەسەر حسابی دەوڵەت لە جێگەی ئەوەی کە خزمەتگوزاری دابینکەن، لە جێگەی ئەوەی کە بەردەوام ڕەخنە لە ئیدارەدانی عێراقی دوای 2023 دەگرن. ینی دەگوترێ خزمەتگوزاریەکان لە ئاستی ئەو بودجە بەلا حەدا نییە کە هەیە. بەڵێ وەکو باسم کرد کۆمەڵێک هۆکاری لە پشتەوەیە، چونکە دەستەبژێری سیاسی عێراق ئەوان لەسەر بەرنای بەرژەوەندی خۆیان سیاست دەکەن. لەسەر حسابی چی؟ لەسەر حسابی وڵات و نەتەوە. ئەوان هەوای هەوڵ دەدەن کە بەرژەوەندی خۆیان بەهێز بکەن و بەرژەوەندی دەوڵەت داواز بکەن. ئەوان دەیانەوێت گرنتی مانەوەی خۆیان لە دەسەڵات بەهێز بکەن، گرنتی مانەوەی خۆیان بدەن. ئەمە شتێکە کە سەرکردە شیعەکان لە 2023 کاریان لەسەر کردووە، هەوڵیان داوە دەسەڵات و هەژمونی خۆیان بسەپێن لە جێگەی ئەوەی کار لەسەر خزمەتکردنی خەڵک بکەن. پارێکی زۆریان سرف کردووە، کۆمەڵێکی زۆر دەستگای میدیایان لە پشتە هێزی چەکداریان هەیە. ئەمانە هەموو کار دەکەن بۆ کێ؟ کار دەکەن لە بەرژەوەندی دەستەبژێرە سیاسیەکە، لە جێگەی کار لەسەر بەهێزکردنی دامەزراوەکانی دەوڵەت بکەن، لە جێگەی ئەوەی کار لەسەر خزمەتگوزاری زیاتر بکەن. بۆ نمونە سەیری ناوەڕاست و باشووری عێراق کە زۆرترین هەژاری تێدایە. بۆ نمونە دیوانیەمان هەیە، سەماوەمان هەیە، ئەمانە هەژارترین پارێزگای عێراقن. لە کاتێکدا ئەو پارەی کە بۆ ئەو دوو پارێزگایە تەرخانکراوە زۆرە. یعنی ئەتەوێت بڵێ بابەتەکە ئەوە نییە کە بۆ نمونە لایەنەکان لە عێراق دەسەڵاتیان نەبێت، چونکە هەر بۆ نمونە شیعەکان لە 2005ەوە پۆستی سەرۆکوەزیرانی عێراقیان بەدەستەوەیە، بەڵام نەیانتوانیوە خزمەتی شیعەکان بکەن ناوچە شیعەنشینەکان. لەبەر ئەوەی ئەو پارەی کە بەدەستیانەوەیە یاخود ئەو پارەی کە لە بودجەدا خەرجیان کردووە هیچی وەکو خۆی جێبەجێ نەکراوە. ئەو پارەی کە خەرجیان کردووە بە گوێرەی پلانێکی استراتیژی درێژخایان نەبووە. ئەو پارەی کە خەرجیان کردووە بە گوێرەی پێداویستەکانی عێراق نەبووە، بەڵکو هەوڵیان داوە تەنها خەڵک بکڕن، پێگەی خۆیان بەهێز بکەن، هەوڵیان داوە بەرژەوەندی خۆیان زیاتر و زیاتر قایم بکەن لەسەر حسابی دەوڵەت. ئێمە خاوەنی پرۆسەیەکی سیاسی پشکێنین، ئەمەش هۆکاری سەرەکی گەندەڵیە. ئەمەش هۆکارێکە بۆ ئەوی گەندەڵی دابڕێژێتەوە لە ناو دامەزراوەکان و وەزارەتەکاندا. ئەو پارەی سەرف کراوە لە پێناومانەوە خۆیان بۆ لە دەسەڵاتدا. ئەو دەستەبژێرە نانەوێت کەسی دیکە لە دەرەوەی دەوڵەت هەبێت، نانەوێت کەسی دیکە لە دەرەوەی دەسەڵاتی خۆیان هەبێت. ئێمە لە هەڵبژاردننی ڕابردوو بینیمان کە چەند ڕۆژێک پێش ئێستا بوو پارەی سیاسی چۆن خەرج دەکرات، چەند پارەی بێشماریان خستە بەردەستی خەڵک بۆ کڕین و دەنگ و ویژدانیان. ئەوان پارەیەکی زۆریان هەیە، هێزی چەکداریان هەیە، میدیان هەیە، تەنها لە پێناو بەهێزکردنی خۆیان لە هەڵبژاردن بۆ ئەوەی کە لە دەسەڵات بمێنەوە. ئەم لە بەرامبەردا کێ زیان دەکات؟ هاوڵاتی فەقیر و سادە زیان دەکات. کە ئەم پارە زۆریان هەیە هەرێمی کوردستان باشە کە ئەم پارە زۆریان هەیە و لە دوای 2023 شیعەکان زۆرینەی پۆستە هەستیاریەکانیان لە بندەستە. بۆچی نەیانتوانیوە لانی کەم نیگەرانی هاوڵاتیانیان نەهێڵن بۆ ئەوەی کە
پێویست نەکات دەنگیان بکڕن خۆیان دەنگیان پێ بدەن وەک باست کرد. بڵێ هەروەکو ئاماژەم پێدا کە ئەو دەستە بژێرە سیاسی شیعە هیچ دیدگەیەکیان بۆ بنیادنانی دەوڵەت نەبووە بەڵکو هەوڵیان داوە کە خۆیان لە دەسەڵاتدا بمێننەوە هەوڵیان داوە کە ئەو پشتگوێ خستنەی کە پەنایان بۆ بردووە لە ساڵی 2023ەوە تاوەکو ئەم ماوەیەش هەوڵیان داوە ویژدانی خەڵک بکڕن خۆیان بەهێز بکەن بەردەوام گوتارێک دووپات دەکەنەوە بەڵام نمونەیەکی دیکە هەیە دکتۆر بۆ نمونە لە هەرێمی کوردستان حیزبێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان تەنیا بەوەی کە خزمەتگوزاری کردو ئێستا بووەتە یەکەمین حزب لە عێراق کە لە سەروی ملیۆنێک دەنگی بەدەستێناوە بەڵام دەنگی نەکڕیوە بەڵکو پارەی لە خزمەتگوزاری بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان خرج کردووە یعنی ئەم ئەزمونەش هەیە. بەڵێ خەریک بوو باسی ئەوە بکەم ئێمە ئەگەر بەراوردی هەرێمی کوردستان بکەین بە باشوور و ناوەڕاستی عێراق دەبینین لە ساڵی 2023ەوە تاوەکو ئێستا هەرێمی کوردستان زۆر بەرەو پێشەوە چووە هەرێمی کوردستان خاوەنی بنیادنانی دەوڵەتە خاوەنی بنیادنانی دامەزراوەکانیەتی خەریکی بەرەو پێشبردننی دامەزراوەکانێتی حکوومەت یاریمی کوردستان سەرکەوتوو بووە لە پێشکەشکردنی خزمەتگوزاری بە خەڵک ئەمە چی دەکات ئەمە قەناعەت بە خەڵک دەکات کە بچن دەنگ بدەن حکوومەت چی بکات خەڵک قەناعەتی پێ دەکات دەچن دەنگی پێدەدەن هەڵی دەبێژێرنەوە چونکە خزمەتی کردوون هەروە هەرێمی کوردستان دەسەڵاتێکی هەیە سەرۆکایەتی حکوومەتی هەیە بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان خاوەنی قسەی خۆیەتی لە بەغدایش بەهێزە پارتی دیموکراتی کوردستان نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە بەغدایش خاوەنی قسەی خۆیەتی و خاوەنی پێگەی خۆیەتی بەڵام لە بەرامبەردا ئەوانەی عێراق شکستیان خواردووە بۆ نمونە هەرێمی کوردستان هێزە چەکدارەکانی لە چوارچێوەی وەزارەت و دامەزراوەکاندا کۆ کردوێتەوە بەڵام لە باشوور و ناوەڕاست گروپی چەکدارەیە هەرێمی کوردستان بەراورد ناکرێت بە ناوەڕاست و باشووری عێراق ئێمە پێویستمان بەوەیە کە پیاوی دەوڵەتمان هەبێت بتوانن دیدگایان هەبێت بۆ وەبەرهێنان لە سامانی عێراق بە شێوەیەکی یاسایی و ڕێکخراو خەرج بکەن بۆ ئەوەی عێراق بەرەو پێشەوە بچێت تەکانێک بدات بەرەو ئاوەدانی بەرەو خزمەتگوزاری بەرەو دابینکردنی خزمەتگوزاری بۆ هاوڵاتی عێراقی بۆ ئەگەر ئێمە خاوەنی نازنامەیەکی عێراقی تەواوەتی گشتگیر نەبین ناتوانین پێکەوە بشین پێویستە ئێمە لەسەر بنەمای هاوڵاتی بوون کار بکەین نەک لەسەر بنەمای مەزهەبگەرایی و شیعەگەرایی و چی پێویستە هێزە سیاسیەکانی عێراق لە ساڵی 2023ەوە دەسەڵاتیان لە دەستدایە بوازدەوە بێنن کە بەرژەوەندی خۆیان لەسەر حسابی بەرژەوەندی خەڵک و وڵات بەهێز بکەن پێویستە وازدەم نەفەس و شێوازە کارکردە بێنن چونکە تەنها شکست و قوربەسەری بۆ هاوڵاتی هێناوە من دەڵێم حکوومەتی داهاتوو قەیرانی گەوری لە بەردەستدا دەبێت قەیرانی ئاو قەیرانی دارایی گۆڕانکاری هەرێمایەتیەکان گۆڕانکاری سیاسیەکان دەبێت سەرۆکوەزیرانی داهاتوی عێراق بتوانێت ڕوبەڕووی ئەم ئاڵنگاریانە بێتەوە عێراق لە دەوڵەتی تائیفەگەری و مەزهەبگەراییەوە ببات بۆ دەوڵەتی هاوڵاتی بوون بە دەوڵەتی دیموکراسیەت بۆ دەوڵەتی پێکەوە ژیان چونکە بەهێزترین دەسەڵاتی سەرۆکوەزیران دەستخۆش دکتۆر حەیدەر حەمید ئەکادمیست و شرۆڤەکاری سیاسی لە بەغدا میوانی کوردستان 24 بووی سپاس.